ئێمە لە سیاسەتە شعر نانووسین، خۆمان بەتاڵ ناکەینەوە، داهێنان لە خەیاڵا ناکەین، باس لە داهێنانی بەها ناکەین. ئێمە بە پێی واقعێکی سیاسی تایبەت، واقعێکی سەربازی تایبەت، واقعێکی هەرێمی و جیهانی تایبەت، واقعێکی ئابووری تایبەت، واقعێکی ئاینی تایبەت لەناو کۆمەڵە هاوکێشەیەکە کە تێک ئاڵۆسکاون بەیەکەوە لەناو ئەوەیە ئێمە دەقەنووسین. دەق ئەنووسین هەندێک دەق بۆ ئەوەیە کە جێبەجێکەین، هەندێک دەق بۆیە ئەنووسین و ڕێگەکەوین و میزایەکەین بۆی جێبەجێ نەکەین، هەر بۆ ئەوەی کەین بۆی دوای هەڵی وەشێنینەوە. لەو چوارچێوەیە ناکرێت دەق لە سیاسەتە دەق وەکو دەق سیر بکرێ و ئەمە سەلەفێتە تۆ بنووسی بە دەقەوە، چونکە دەق لە دەرەوەی سیاسەتیش لە دەرەوەی دەقی سیاسی و ڕێکەوتنی سیاسی دەق ڕوحی هەیە، دەق دەلالاتی جیاجای هەیە، بەڵام لە سیاسەتە ئەو سیاقە گرنگە کە دەقتیایە لە دایکە بێ لێکەوتەکانی ئەو دەقە چییە؟ ئەو دەقە چانسی جێبەجێکردن و جێبەجێنەکردنی چەندە